ئێمە وەکو کرێکاری کۆمپانیای نمەک نزیکەی 4 بۆ 5 مانگە مەعاشمان وەرنەگرتووە. ئێمە لەگەڵ کۆمپانیا قسەمان کردووە لە کاکە لە ئەنجومەنی مەزیران پارەمان بەسەر ناکەن و ئەڵێ لە 1/2021 ئەقد تەواو بووە. تا ئێستا حکومەت لە مانگی یەکەوە دینارێکی بۆی مەسرف نەکردووە. بەڵێ ئێمە وەکو ئەم کرێکارانە مانگی 270,000مانەیە 270,000مانەیە هەنێکی ژن مناڵەیە هەنێک شەیە گەنجە بۆ باشە بەسەوەی ژن مناڵەیە بەشی ناکات و دوای ئێوەش هەیە کرێچیە هەیە نەخۆشیەیە تێگەی هەیە ماڵاتیوە یان ناتوانێت بۆ پارەیە ئەو مەسرفە دابنکەن کە لەو مانگایە کایکەن. وڵای داواکاریمان ئەوەیە کە حکومەت بەجددی بێتەوە هانای ئەم کرێکارانە بەڕاستی ینی کرێکار نەبێت ئەم خستانەی 2 ساعت کرێکار ئیشیتیانەکە بۆگەنەکە ینی بەجددی بەڕاستی ئەوەی کرێکارێکا لێرە ینی کەم کەس دەتوانێت ینی سەربازی ون بەڕاستی یان شەو ڕۆژیان خستۆ سەر یەک تاکو خزمەتی خەسانە و بگرن نەخۆشەکان شەکەن. وڵی موچەکەی ئێمە وڵای موچەکەی ئێمە 270,000 ئایتر ئەوە سێ مانگە ماشمان وەرنەگردا بە پێوەی کە سێ مانگە بێ عاشت وەرنەگرت بە هەیە کرێچیە کە مەعاشەکە وەرەگری دەریداتەوە حەقی کرێکەی ئیتر تایەتی نەخۆشە تایەتی دایکی نەخۆشە تایەتی باوکی نەخۆشە و بەڕاستی ئەوها بڕوا بەشی ناکە کە کاتێ مەعاشەکەش دێت بەشی ناکە هەمووی دادەوە حەقی قەرز و عیلاج و ئەگە وا بڕوا ئەگە واش بڕوا ئێمە پارەکەمان بەشمان ناکە ئێمە لە خانووی کرێچیین و مانگی 200,000 دین بەکرێ و 50,000 70,000مان بۆ مێنێتەوە. ئایتر ئەم وەزیر و داوا لەم بەرپرس و وەزیر و کارمەنداناگەین ینی هاوکاریەکمان بکەن و ئاوڕێکی باشمان لێ بدەنەوە. ئایلە بەسەریان ناکەوتە هەیە ئایلە بەسەریاکەوتە هەیە نەخۆش بەسەریاکەوتە هەیە دایکی نەخۆشە هەیە باوکی نەخۆشە هەیە مناڵی نەخۆشە ئەیبا بۆ ئێران یا سەفەری پێکە نەخێر من خۆم گەنج نیم ئایلە بەسەر ماکەوتووە و خاوەنی 8 مناڵ بەسەر ماکەوتووە و یەک دایکێکم ماوە ئەویش بە تەمەنە هەراوەڵا نەخۆشە نەخێر هیچ کار بەدەستی ئاوەغی لێمان نەداوەتەوە هیچ کار بەدەستێ نەهاتە بەهانامانەوە هیچ کار بەدەستێ نەهاتە قسەیە بکە یا شتێک بکە لەو مەوزوعەیە بەڕاستی ئێمە داوا لە حکومەتەکەین ئاوەڕێکمان لێ بنەوە. من نوێنەری کۆمپانیای نمەک ئەوە ئێمە لە مانگی یەکەوە موچەمان داوە بە کرێکارەکانمان 4 مانگمان لە گیرفانی خۆمان داوە بەم کرێکارانە و ئێمە پشتگیری کرێکارەکان خۆشمانەکەین کە زۆربەی تایەتی فەقیر و هەژار و کەم دەرامەتە کە دێن بۆ ئێرانی شەکەن 90 بۆ 80 بەدەست ئێمەوەی بەکاربرنی چکە باخچەیە دەرمانداگرتن مووا دەدێت هەرچی لەسەر ئێمە نەبێن بە زیاد و بۆیانەکەین چکە ئێمە خۆمان خەڵکی شارەکەین خەمخۆری شارەکەشمانین وا بۆ 4 مانگیشە چێ اینجا ئەنجومەنی وەزیرانیش هەر ڕۆژی بیانوێکمان پێ دۆستنەوە هەر جاری باز شتێکمان بۆگەن ئەچی ناویانەوە بە 2 قسە بەڕێمانەکەن ومان نێرنەوە هاڵێن ئەم مانگە ئەو مانگە هیچ شێوەیەک هیچ کەسێ نەهاتوێتە سەر خەتیش تەنانەت بۆیان